دیوانتان بەخێر هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم لە ستۆدیۆ ئەوروپای ڕووداوە لەگەڵتانم ئەم مژارانەمان بۆ دیاسپۆرای ئەم جارە ئامادە کردووە. دووسپەی لە فەڕەنسا هەڵبژاردن بۆ سەرۆکی وڵات. فەڕەنسا دۆستی کوردستانە. ئەمشەو لە دیاسپۆرا لەوە دەکۆڵینەوە کە کێ چانسی دەرچوونی هەیە و ئەو هەڵبژاردنەش کاریگەری لەسەر دۆستایەتیە کۆنەکەیان لەگەڵ کوردستان چی دەبێت؟ اینجا گەنجێکی دیاسپۆرا نشین دەناسن کە بۆتە میلیۆنێر. دادوان بە ڕێگەیەک بۆتە میلیۆنێر کە ڕەنگە تاوکو ئێستا هیچ کوردێک پێدا تێنەپەڕی بێ. کەمێکی دیکە دەزانن چۆن. دوای ئەویش چیرۆکی کوردێکتان بۆ باز دەکەین کە لە ئۆکرانیا ژیانێکی خۆش و بەختەوەری هەبوو. بەڵام جەنگ هەڵیدایە کە ناراوەکانی ڕووباری ڕاین لە ئەڵمانیا هەرەم شەو خانمێکی کورد لە ئەڵمانیا کە لەگەڵ کۆچبەران کار دەکا باسی ئەومان بۆ دەکا کە چۆن ئەڵمانیا بە باوەشی کراوە پێشوازی لە کۆچبەرە ئۆکراینیەکان دەکا. بەڵامی ئەو پرسیارەش دەداتەوە کە ئێستا لە ئەڵمانیا جێگە ماوە بۆ کۆچبەری کوردستانی یان هەمووی پڕە. اینجا دەچینە لۆس ئەنجلس لەوێ سەروان شنگالی دەناسن کە سەرکۆنسۆڵی عێراقە و کاروباری کوردی باشووری کوردستان لە 14 ویلایەتی ئەمریکا بەڕێوە دەبات. ڕۆژی یەکشەممە فەڕەنسیەکان دەچنە سەر سندوقی دەنگدان بۆی سەرۆکێکی نوێ بۆ وڵاتەکەیان یا سەرۆکێکی کە ئێستا لە بڵین لە دەسەڵاتدا ماوەکەی بۆ درێژ بکەنەوە هەڵدەبژێرن. ئەمە مژارێکی گەرمە پەیوەندی بە هەم بە کوردستانەوە هەم بە کوردی دانیشتووی فەڕەنساشەوە هەیە. دەمەوێت دواتر لە دیاسپۆرا لەم بەرنامەی ئەمشەودا زۆرتر لەسەری ڕابۆستم. بەڵام پێش ئەوە لەسەر مژاری ئۆکراینیا ڕادەوەستینە و شەڕی کە لە ئۆکراینیا هەیە. بەڵام لێوە لەرزەکەی کاریگەریەکەی لە سەر تاسەری ئەوروپا دیارە. لەو نێوانەدا ئێمە زۆر کۆچبەری ئۆکراینی دەبینین کە لە وڵاتانی جیاوازی ئەوروپی هاتوون داوای مافی کۆچبەری دەکەن بە باوەشی کراوە پێشوازیان لێ دەکرێت. بەڵام لە نێویشیاندا ئەو کوردانە هەن کە لەوێ ژیاون لە ئۆکراینیا ساڵانی دوور درێژ هەندێکیان وڵاتی نامەی ئۆکراینیشان بەدەستێناوە. بەڵام ئێستا ناچارن بەهۆی شەڕەوە ئۆکراینیا بەجێ بێڵن جارێکی دیکە ئاوارە ببنەوە. نیوس فیچەرێک دەبینین لەسەر کوردێکی هەولێری کە لە کیێفەوە شەڕ گەیاندوێتە کەناراوەکانی ڕووباری ڕاین لێرە لە ئەڵمانیا. لە ئێران و لە ئاواری لە دایک بووە. پاشان 2010 دەچێتە ئۆکراینا بۆ خوێندن. پاش خوێندن لە شاری کیێف دەست بەکاری بازرگانی دەکات. بەڵام ئەوەندە ناکێشێ. بەهۆی بردمان و جەنگەوە ناچار دەبێت کیف بەجێ بێڵێت و هەڵدێت بۆ ئەڵمانیا. ئەو ئێستا دەڵێ بەم گەنجێم ئەمە سێهەم جارمە کە هێلانم لێ تێک دەدرێت. من خۆم هەرچەندە ئێرە شارێکی جوان و خۆشە بەڵام هەر خۆم بەوەکو ئاوارەیەک دەبێم لێرە. بۆ من هەر وەکو ئاوارەیەکم شتێکی وا نییە چونکە من دڵم لە ئۆکراینەیە دڵم لە کیێڤە. شارێکی خۆشەویستە لام بە وڵاتی دۆمی خۆمی دەزانم. بارزان گەنجێکی شاری هەولێرە و 12 ساڵ لە ئۆکراینا دەژی. هەر لەوێش لە بەشی یاسای نێودەوڵەتی زانکۆی تەواو کردووە و دواتر دەستی بەکاری بازرگانی کرد. ئەو سەروەت و ماڵەکەشی بەجێهێشتووە و نازانێت چی لێ بەسەر هاتووە. لە ئۆکرانیا بزنسی من لە بواری سناعەت و ئۆتۆمبیل و ئەم شتانە بوو. ئۆتۆمبیلمان لە دەرەوەی ئۆکرانیا هێنا لە وڵاتی ئۆکرانیامان هەفرۆشتەوە ئیتر هەر جارە بە جۆرێک 10 ئۆتۆمبیل تا 15 ئۆتۆمبیل. بەداخەوە پێش ئەم کارە ساتە پێش ئەم جەنگ و کارە ئوشتانە ئۆتۆمبیلەکانم پێش چەند ڕۆژێک گەیشتن. بۆیە من گەیشتم بە وڵاتی ئۆکرانیا 22-23 مانگ شەو گوتم تا ئەم شتەکان تۆزێک خرکەمەوە بیان شارمەوە چونکە ئەمزانی جەنگە بێت. ئیتر تا من هەستم لە خەو بینیم جەنگە و دنیا خراپبووە. ئیتر ئێستا ئەو شتانەی کە ئەم بنزەی من ئەو ئۆتۆمبیلانە بە زۆربەی هەمووی لەوێ ماوەتەوە چارەنووسیان دیار نییە. بەخوا نازانم ئێستا لە کوێشن هەندێکیشن. بارزان بە ناچاری چەند هەفتەیەک لە کێفی پایتەخت دەمێنێتەوە. دیمەنی چەند ڕۆژمانەوەی خۆی لە نێو شەڕ باس دەکات کە چۆن پایتەختی ئۆکراینیای جێهێشتووە. من ناو شەڕ مامەوە بەڕاستی سەختیەکی زۆرم بینی
دووچاری زۆر گرفت بوومەوە خەو نەبوو ماڵکێتەکان هەمووی قەپات دەکران خواردن نەمابوو من 2 ڕۆژ خۆم بێ ئەو مامەوە تەنها بتڵێکی کۆلام مابوو بەو بتڵە کۆلایە تەنیاکەم ئەشکاند ئیتر زۆر سەختیم بینی لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو کە شەو ئەمدی جیرانەکان هەمووی ئەڕۆن بە گریان و ناڵە و هات و هاوارەوە ئەڕۆن سەربازەکان تەواو شێواون بەڕاستی من چونکە بریاری ئەگەر لەبەر ماڵی خۆمان و برخانەوادەکە من نەبە من بریاری چوون دەرەوە نەدابوو چونکە ئێمە چەند ساڵێکە وەک وەفایەک بۆ ئەوێ کار دەکەین و شت خڕ دەکەین و بنزز دەکەین ئەتوانم بڵێم خێرێکی زۆرم لە وڵاتە بینیوە ئەم کوڕە تەمەەن 30 ساڵە ڕێگی مان و نەمان دەگرێتە بەر بە پێ ئۆتۆمبیل و شەمەندەفەر خۆی دەگەێنتە سنووری ڕۆمانیا لەوێشەوە بەرەو ئەڵمانیا بەڕێ دەکەوێت لە ئەڵمانیاش هاوشێوەی ئۆکراینیەکان ئاوارە بووە هەتاوەکو شەڕ بەردەوام بێت چارەنووسی ملیۆنان پەنابەری ئۆکراینی و کوردانی ئۆکراینیش هاوشێوەی بەرزان نادیارە ئاڵاشاڵی ڕووداو لە شاری دوسلدۆف لە ئەڵمانیا ئەمە چیرۆکی بارزان بوو کوردێکی هەولێری کارساز کە بینیتان لە ئۆکرایناوە هاتووە لێرە لە ئەڵمانیا وەکو ئۆکراینەکانی دیکە لێرە بۆتە کۆچبەر زۆر کەس دەڵێن لێرە لە ئەوروپا دەڵێن جیاوازێکی گەورە دەکرێت لە نێوان ئەو ئۆکراینانی کە ئێستا دێن باوەشی کراوە خزمەت چیرۆکی زۆر لە میدیاکانی ئەوروپیدا بڵاو دەبنەوە لەسەرەوەی کە کێ باشتر خزمەتی ئەو کۆچبەرانەی کردووە بەراوردی دەکەن بەوەی کە لە چەند مانگی ڕابردوو یا لە ساڵانی ڕابردوودا بەرامبەر کۆچبەرانی دیکە کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە دەهاتن کراوە دەڵێن جیاوازێکی زۆر گەورە دەکرێت بۆ قسەکردن لەسەر ئەمە کەس باشتر نییە لە سێعال حەسەن یاریدەدەری کۆمەڵایەتی کە ڕۆژانە لەگەڵ کۆچبەرانیش دەکات لە کەمپەکانی کۆچبەراندا ئەو وێنەیەکی ڕوونترمان لەسەر دۆخی کۆچبەران لە ئەڵمانیا و ئامادەکاریەکانی ئەڵمانیەکان بۆ پێشوازیکردن لە کۆچبەرانی ئۆکراینی دەداتێ سال خانم تو بخێراتی مە چیرۆکە بارزان دیتنها کۆچبەرێکە کورد و لە ئۆکرانیا تێ کەسێک و لە ئۆکرانیا تێ نها لەڤر دەبێژن کەسێک و پۆڕێوی زەرە پۆڕێوێ چونکی خانم زێدەتردن و زارۆکن ئەوێک و بەڕاستی ئۆکراینی بێ وەکی ڕەنگێوانی بخۆ بێ وسا دەبێژن ئەو گەلک فەرقە هەر کەس و لە ئۆکرانیا تێ وەکی هەڤە لە ئەڵمانی ئەنجی جودایی هەیە براسیش بۆ vê çîrokê mesela got çi kesên got Okranî çi kesên penaberên got li xwe jî li Okrayna dimînin ew bêjin cinsiya Okranî pêrê yan îqama Okranî pêrê gotê Almanya aynî ji çi tiştê got yekî Okranî dibe ji wî kesî jî dibe tu cudayî di navbera wan de tuneyê yani wekî biryarek heye ku her kesek li Okrayna tê her kesek be wekî heve bele ferq nake ferq nake hene kesê ku Kurd bûbin kesên netewêndinî Rojhilata navîn bûbin ku te hevkariya wan kiribe weke koçberekê Okraynî وەکی کۆچبەری ئوکرانی تونەبوو کوردی لێ من بێژنێکی عراقی هاتبوو عراقیژی ئانی من تو فەرق تو جودایی ناوبەرا و یەکی ئوکرانی دە نەدیتش بەرگویژی و مافێ ئوکرانیستان دەبوو جنسیا ئوکرانیستان دەبوو یعنی تو فەرق تونەبوو بڕاست ئەو حازریان نها لە ئەڵمانیا هاتینەکردن ئانژی بەرێ هاتبوونەکردن بڕاستیژی جودایە بۆ ئوکرانیان دەگەل کەسێکی کو لە ڕۆژهەڵاتە ناوین لە جایەکی دن هاتیە vêcarê ئامادەکاری gelek zêdetir e? Rastî mesela gelkî li ser sekinin wê ew tiştê mezin tune yanî 2015 dixta got ji bo penaberên Sûrî çêkirin yan ji bo penaberên Iraqî çêkirin aynî wî tiştî jî niha ji bo Ukrayna dikin lê ew bêjin bi erebî dibêjin tedxîm elamî ji mezinkirin jê çêbûye lê aynî tişte wekî berê لێ جودایی وەکی دەبێژن کۆچبەراندا هەدە نابەرا کۆچبەراندا هەیە نە چونکی تو هەفکاریاوان دکەی کۆچبەرێکە ئۆکراینی جیاوازیا وی ئەن وێ چیە دگەل کۆچبەرن کوتە دیتنە بەرێتە هەفکاریکردنە ناف کەمپانتە لەگەل من یان لەگەل هەواڵی منێ گۆلور کار دکن دخەبتن تو جوداییتن هەیە لێ مەسەلە چاوایە ئەم بێژن ئەم بین بە ئالێ ئەڵمانیا دەیانجی بێژن وڵاتیان ئۆروپی عینی چاندە aynı kültüre, em bêjin rol, olji rola xwe jî divê tiştî de distîne yanî piçekî nîzîktir bi aliyê welatiyên Ewropî ve bêhtir tenî yanî ji ber wê yekê piçekî nîskayî çê dibe û bêhtir em bêjin
بهتر بۆ عالی وان بچن من داخۆیانیان کار بەدەستێن ئەوروپایی ئەڵمانیایی و وەکی دەبێژن وڵاتی دنجی بەهیستێ دەبێژن ئەوێ کوتێن گەلک باشن بۆ بازار چونکی زوو کارن کار بکەن ئەم تکارین وان فێری زمان بکەن ئەو تکارن بڕاستی باش کار بکەن و جێم کۆچبەرێن نە ئۆکراینیانژی نە ئەوروپایی ترسێک چێ بووە ترس کێمبوونا کار ترس ینی گواردنە ژیانەوان لە ئەوروپا ئەو ترس لە جێ خۆیە تو دبینی جیاوازیا دبینی بەێژ بۆ مەسەلا کار ئەو تشتی دیساژی ڕاستونەیەش بەرکو کەسێن کۆچبەرم بێژن سووریایش عراقی ئەو ژیش 2015 یانجی بەری وێنانها gelek kesin serkeftî jî hene belkî bêhtirî got ketine sûka yanî bazara kar de bêhtirî ji Almana jî mesela em bêjin Okranî ji bo kar û afêrî kar dikin ev dîsa jî nerast e lê şer e yanî em bêjin tenê gotina yekî koçberekî em bêjin ne Okranî dibêje çi cudaya min tiştê gunha ji Okranî re dibe çima ji min re nabe lê ew xwe aynî tişt dibe aynî tişt dibe rast aynî tişt dibe ta niha jî ciyawaziyek nedîtiye ku bêdkirindina bera koçberan belkî dibe got mesela em bêjin hîngo nehatine em bêjin mafê îqamê didin wana ew ferqahan heye yani em dikarin vêna bêjin yani ez bêjim ev tenê heye yani zêdetirîn tişt tuneye ku digejine nav kampan hemî wekî hevin wisa dibêjin tişteke din ku yani ez dibîstim tirseke dibêjin koçberên ku Ukraynî kampa pir dikin û cih namîne koçberekî Kurdistanî yan jî Iraqî yan jî وەکی میناک سووری ئەو تشت ڕاستە درستش بەرگۆ بزێدەبوونا گۆ ئەنها زێدی 300,000 کەس ئۆکرانی هاتیە ئەڵمانیا و کامپ هەمی تژێ بوونە بەر وەیەکێژی ئیجراەتێن لجوئێژیش بۆ کەسێن کۆچبەرێن دنجی بچەکی پاش کەتیە بچەکی ji بۆ cih بچەکی زەحمەتی هەیە نەها بەێ لێ يعني حكومة ألمانية تشتغل جواتي تقصير ناكم بيجن قالك كامب هاتنا فكرن قالك جي جو نجبو بنابرا بون فكرن نجبو وانا اللي بيجم عيني تشتغل اختاد 2015 جي وصا كرنج بنابرا تبحثي 2015 كرت تو بخوا 2016 هاتي ألمانيا بله وأكيد بيجن ما شاء الله ناس سركتي لألمانيا كسكي كار بدستكي ألماني تشتێک و هاتیە گوهارتن دوان ساڵاندا 9 ساڵن چه هاتیە گوهارتن بۆ کۆچبەران تشتێک و تەبخەدی تو دناف هایمێ ئەنج دکەم پێ دەبووی و نەهات و لێ دەرێ کار دکی بله کەکۆ 2013 خوتاز هاتن ڕاستەژی تشتێک گونهاش پەنابەرێن هەڕی چێ دبە 2013 چێ نەدبوو و تشتێک گوژمەر چێ و 2013 ئێ بەری مەرە چێ نەدبوو ئەم بێژن کەسن پەنابەرین هاان دکارن هەرنجم حکوومەتێ ببێژن ئەم دخوازن نزیکی ماڵباتی خوۆن ببن ئەم دخوازن نزیکی مەروێ خۆ ببن تەنێ دکارن ئیسباتێکی بینە ئەو مەروییان خزمیان براکی وی باژاری کارێ بچەکی نزیکی وی ببە 2013 ئەف تشت تو نەبوو بڕاستی ئەم بکارن بێژنج بۆ مەسەلا زمان یعنی حتا تەماف نەدستان تەنی کاری بوو هەرێک کۆرسێ زمان ها وی دەمیدە تشتێکی وساتن نەیە تو چێ کامپێ دراستن بێژن دیرەکت کۆرسا زمان شتەر ئامادەیە ینی وان تشتێن بچووک بچووک هێدی مەزم بووینە ئەف جودابوونە ینی هەبوو ینی تشتێک و لە ئۆکراینیا دەبیستی بتایبەتیژی خانم دگەڵ خانما زووتر وەکی دەبێژن دەردێت دلێ خۆ دەبێژن چ تشتێکی وان هەیە کو تو بێژی ئەvە مەژی هەبوو ئەمژی لە دەڤەرێکی هاتن شەڕ هەبوو ماف تشتە دەبیست هەبوون کەسین شەر تشتێکی نقطەکی گەلکی گرنگشی هەبوون ها تشتێک و چێ دەبێژی تەنێ ژن ji Ukrayna tên Piraniyên zlam mêr şer dikin rast tenê zarok û jin tên û dilê wan gelekî meselen em bêjin ser zlamê wan yanî hevmêrê wan dibe wirmayê û ez tenê hatim elbêdekê ew tiştê got dibêje aynî tiştê got meselen jinekî koçberekî dî ji mir dibêje ew cudaya han tuneye baş gelek spas xanim سیال حەسەن سۆرانی دەبێژین یاریدەری کۆمەڵایەتی هەفکارە جڤاکییان یاریدەرا جڤاکی و دگەل من گەلە سپاس هەر لەسەر مژاری کۆچبەران یا دیاسپۆرە نشینان دەمێنمەوە دەچینە سویسرا لەوێ گەنجێکی کورد تەمەنی 22 ساڵە زاخۆیە باوە بڵم دەزام زاخۆیەکان
پێیان خۆش هەمیشەوە بڵێەوە زاخۆیە بۆتە ملیۆنێر بەچی بە بازرگانیکردن بە بۆ نمونە کاڵایەکەوە نا هاتووە بە زیرەکی کاری کردو بە پارەی ئەلکترۆنی کریپتۆکەرەنسیەوەی کە پێی دەڵێن بەهۆی ئەوە توانیوێتی ببێتە ملیۆنەر ڕخنەی لێ دەگرن میدیای سوێسری قسەی لەسەر دەکا بەڵام ئەو ینی توانیوێتی سەرکەوتو بێ دەوێ شتێکی گەورەش بکات زنار شینۆ چۆتە ئەوێ سویسرە لە نزیکەوە دادوانی دواندووە چیرۆکەکەی دەگێڕێتەوە پێکەوە سەیری دەکەین. هاي 2020 هات بين زوريخ تكون بيزنس الفيري هابي من شتيفتون فاونديشن اكل تسوق بخوبا كربي من لازم بس هر روج هات بام زوريخ وهذا بيرن هاتم يعني كانتون اكدي هر جاري از بقيطاري هاتم مگوتي هم از مين فيري روجاكي وقتی مساحکی که کیش هتل زوریخ هانا بیت کوینی وارد کردن چکو من حسد کرد بیت کوینی پارا بدم چکو هینگی برام چه پارا سر کنتوی خان نبین بس بیت کوین خواه بی هم مساحکی میگه طرف هتل و های حساتم وری و دست ساله که من وری تو چه بوری تو چه بیت کوینی پارا بده تو چیزایی بخوای بیت کوینی بده اتریوم بده عالم تن وریش گره که بیت کوینی اتریوم یعنی تریدینگ ات کن اینوستیرینگ کن برای بیت کرین گله که تنوسا نه اتریوم خواهی کردی کوفاندره نویانیسلاف مالاهوه گادفادر آف اتریوم دوشی گوگلی که گله باش حواله من و بلاکچین ادوایزر بو دورنی فاوندیشن من دادوان یوسف گنجک جدایک بوی بهار سالا 2000 جیروک که نیف افسانه‌ای یا پیوندیدار به پاره دیجیتال یانجی کریپتو و دیگرید و از حوال دادم وی و دنیاوی باشتر بنیاسم. ودي از كردم از كردي زاخم عراقي از كردم از سويسرا مازن بيم از كردم بترونبیله که به صدان هزار دلاران دناو باجار زیورخ سوئیس را مد گرینید. 2000 تشتک مروبن از پتشتا یارادم شمی گلک لی تلفونه که دنگوی بلند کر. Hey, ich frage dich, hat CS dir etwas gesagt oder sagst du mir, was die Bank Frichter gesagt hat? Also, du wächst auch das Bankkonto dort. Ist gut? Gut, dann habe ich alles. Hey, dann habe ich alles. Telefonu بداتين بس gazında mı yani tuştat خوش Nein, aber normal bin. Also, ich bin ein bisschen, wie sagt man, temperamentvoll. Das war normal, aber alles ist Frage normal, بس spreche temperament. Allem باقي 10 جا 20 جا بسیار اكيد كن. irgendwann keine Nerven, als بشكل lautet bin. بشكل دنگ خوب بلندت کن. هر کسی که پارا گرفت سر حسابی هبن ولایتت. از بودا بیشم که چند پارا تا پتر تا میلیون که به تا میلیون پروبلمی تاین. تا 10 میلیون هم تا 10 میلیون پروبلمی تاین. پروبلم هنه. خودی میگه پروبلم. بیت کوین 2009 چکری هندک عمر فنزانه که کیا بیت کوین چکری بس بیت کوین بو هند چکری گویی پاره کی دیجیتال بود پاره کی دیجیتال بود و بی بانک و بی همیا یعنی همه پاره بخوابت دیجیتال بود و چیفره که چی بود افره که دقیقا دا کریپتو همین نبتونی بیت کوین خود کریپتو همیشه حسا بس وجا بیت کوین کریپتو همیا باشتره دیگه چکو بیت کوین از بودا بیشم بیت کوین همیا ماستره بیت کوین همیا رقم ای که اولی چکری پشتی بیت کوین نه هنده مروون و هنده فیرمانه بیت کوین بس 21 میلیون بیت کوین تاین و خلاص یعنی دیفلیشنر یعنی ماکسیمال های بانکیت مد و دنیای همه پارا چیت کن و پارت مد سر بانکی پارت مد دستت مد وینیگر ورد یعنی دین بینی ضعیفت به دریب خوده اما هو از سیستم پارت مد سیستم بانکانه لانچ دورنی والت عدلی مروفش دورنی خب هاویجت سر و لأوفیس خو بحث جیروکا فروتنا یارین خواه نینتندو پوکیمون و کرینا بیت کوینی و میلیونیریه بومندکت خودی جارایی که وکیم بیت کوین کری وکی 11 سالی بیم باور که مویا پارا ورکین کردستانه من نزانی که چا دام بابیم یاشوانه وکی پارا بدن فیکی دیشت کردستانی و دی دست دت فامیلیا من و مگود نب خودی حوزا چه نابت از را بیم گوگل گر که چه
و من تشتک نزانیش بیت کوینی و پارت الکترونیک و هروی و یعنی از 11 سالی بی من تشتک نزانی بس رابی میگود که بچه بیت کوین و نظام هروی و واسه چون هنده سایت و متشت خواندن از رابی مشکلیت خو همی فروت نسر شاره هیوام رازیل بین مشکلیت خو فروت پارت خو کش دنف بابی خو گفت که تو خودت کردی کارت خوب دفت من هیچ ابر بانچی رو کد بجت و کردی کارت بابی خو بیت کوین کرین و وقت میکری 10 بیت کوین 15 یورو بقول خودش متشجع خالاتي قوس مازن نكير تشكم من نزاني كتشاوري كم وكليب كم وهربا ياش من خالاتي من رقم اك بالدنيا ولا دادوان دستپیکا 22 سالیه دا پارهداریا خو به شانازی و جرایا گشتی را دیار دکت. او دبیجید بازار کریپتو و برهنانه لی رتناکتن که مونوپولا دست مزنه به برهنه رانده یاری کرنا به بازاری جی درست دکت. 2020 جرایی که بیوک مبچک فرو چکو ویگا ویم بانک کنتو اکابی من لیره کت کرد یعنی apprenticeship البیروی و یعنی از چون بیروی مدرسه مشورت کردم هر مکتب هایی و از چون میرم مشورت کردم و هر وی و بانک کنتو اکابی هر هفته تقریبا 700 فرانک تات نصر معاشم بی و جا بتصحیح هر هفته تقریبا 700 تات نصر و پاش روزک هات من هندم کریپتوی خافرود هندم بیت کوین خافرود و هندم میلیون هات نصر بانک کنتوی من و بجام بانک کنتو که نورمال هبیه بچیکا اگر کسی بهت بشتا تو یام کسی که وکی تایی که ویدیو کریپتو دا بویا این بتخوی کنه هوا پارت خلکیت خواهی تو چه دوشی؟ خودی از بیجمه حساب نه نراسته چون من پارتی که خورنه هک اویگا ویاس بیت کوین اکی بکرم 3000 و نکب سه 7000 نه و ویجا چو سری بو 6000 و از فروشم و من 23000 فایده جهابت محیل الکیکره محیل الکسی نکره همه ایکات و یکی گود از 6000 دمتا و من 23000 فایده کردم و محیل الکسی نکره با اون داکی تنگ بجم مثلا اچون به کریپتو کری و از پارگو چون کمی هو سوی های زنی رو چی ویگاوی هندک آناس تیم حوالت من واناجی گله یعنی برید کردین 2012 13 14 اون 2011 وقت من و ویجا هکم ده حوالت وزا هبن و هم میزه کرینش دیبن و از بیشتر حوالت میکنی خواب دل من هکم بیت کوین چوب 50,000 امی همی فروشین بیت کوین خود کبت عدلی چکوت چیپ کبت یعنی هکم دگله کبن هینچین بیت کوین پابج نداری و بین سری اصلا ناکم و چه جوان حکم بس کریپتو چکو چه رگولاتور یعنی نه رگولیره مروف چت یعنی لیگال تو نه سجنی و بوهنده تو چه گل حوالت ها تو چه بیجه هکا چوبری از فروشم و بیجه هکا هین گلک بنوزا و هکا هین یعنی و پاور هابت جدا پارت خلکی کردن به همین بود چند کساتشون دموی دجارکاتی که دخاره یا پارت خلکی او های براسته او های الفيري كردو عربو تركو فارسو اسمت گلی باب دادوانیه تجی دلیوی اوینا کردستانه مروفه که حش جساده جیانه دکت باشی و خوشی بو همو کسان دخوازید مالا خویا یکی لسویسرا نیش آمده ده و سپاسی خوده دکتن جبو نعمتا لگل کروی کری لی مالا ویا نو امنا بینین یا زانینی از گلت شتاتی نظام چکو اتین آگهم آلمانیه و نیشامت دد بار بکس بیت کنو ما بیت کن نیشامت دا ما فهم نتکر من اکنی متگو از بار نایکم یعنی تقول بنا خفره که صبری خواب که شاید چکی بهن تانگ بیم بس تقول با بنا خفره که بس بنا خفره که تدی بینی اگر تلفزیون نه لقاء الجلت نکره که خیلی حسانه چی بیه که ما خانی نکری که ما ویدینی که پاشته چت بیجم سپاس بو خوده يعني اف كرامه خود القلمه كده افكر كي وصا زيرا كوبا قلوتي جهشتي خود دايما سوباس بو خودي کریپتو برمن وکی اوله وکی اویل گاز 1900 تشتاقی و دادوان دخوازید و نعمته بپارزید و هر دره پاره دیجیتال فوندیشنک درست کریه جروکا پرانیا کریپتویه هر واسه توکن یانجی یکینه این پاره بناوه دورنی توکن آفراندیه بکردی او دخوازید براندا پاره وی دیجیتال لجیهانه ببه باس و خواست و افسانه یاوی بردوام بید. دورنی فاوندیشن که فاوندیشن مدویدم هاری کاری عالمی بکن برمن ریکامن درش رزیلیه او بی من
سری خوب خوابه کرد بیو من دشت بخوا خواندن من دشت بخوا خواندن سحکه که فینانس چنه اینوستمنت چنه کریپتو چنه یعنی بخوا خواند و دورنی فاوندیشن و مدوید ام اپ کی اپلیکیشن که بینین داره اپ استور پلی استور همین چین بخوا پاشی دانلود ممکن بلاش ده همین عالم چین کریپتو بعالمن فایده من اوه دورنی فاوندیشن 300 میلیون دورنی توکن چکرین یعنی کریپتوکرنسی یا دورنی فاوندیشن بخوا مد کریپتوکرنسی کو چکری دوام اوید دین عالمی اوید دین سر اپومه و بجام میجی هنده دورنی توکنی تا اگه دورنی چو سری اجدی چون سری هکه اجدی فایده جی بینم صد میدیا اندیار این سوئیسرا درباره دادوان و چروکاویدا نویسایه و بردوام او دهتا شوپاندن و کدیه بررخنه دجوار که درباره خواندن آخوا و تومارکرنا فوندیشن آخوا آگهی راست نداینه. دادوان دبیجید اوه رکلامه که ببران بره بومن دهتا کرن و خمنینه. میدیا سوئیسرا جی گوتی از بو اوکراین و روس متشتکی بکری نظام شباب. میدیا سوئیسرا هندگی تاین ویره پیسن. خالتیا میکردی او بی سوئیسرا مروف بر پاران آخوبت بو پاران آخوبت سوئیسرا عالم گله زنگینه تاین بس کس شما بحثی پاران کرد بو من نخم بی میگوته هیچ بیشن همه وای بیشن حتی هندکات نو دشتید خالد گوتن برمن بو مقادیه هکت تشتک باش بیشن بلا بیشن هکت تشتک نه باش بیشن بلا بیشن چیروکا من نباش چیروکا هوبی یعنی نه اسود بیشم از چیم بلیگات نیشک همیه بدم اشم تاکس ادمنستریشن آمن بس عالم با آخوبت هر باشه کچی بیشن باش بت نه باش بت عادیه بو من بد عادیه نه ندرستن و از چیم بیشم ندرستن جی و از چیم نیشوان آجیبدم ندرستن و از یواکیم جی بس کاسکوب کیم به دنیای دا هر دی عالم هبن دی بیشن نه از باورنا کیم چکو چوا از پنجی سوالی از سوئیسری و از آلمانیا که چوا و از شولت کیم و اوه بی میلیونر و فصل جحیل جی گله که تاین وصا گله که تاین بیشن نه والله از باورنا کیم اف کرده و دولت دینه و نظام چوا گله که تاین سوئیسرا گوته بیمن مادام تو زنگین بیا هراوه تا چه دولت جنینه زانی چوا یعنی عالمی تاین گله پیس بس گله عالمی تاین جی گله عالم refugees ایمیگرانتن گود خودی افداد یوسف مادام ویشی آب کرد و وی هاتی وره 2003 وکی 3 ساله شهری هاتی وره مادام او بی میلیونر اجدشن به میلیونر گله که بین حساجی و افسانه یا بناودنگ بون و دولمند بونا گنج کرد سوئیسری چند بردوام دکت لگوری زانین دیگهشتن و دنیا بینینا دادوانی هر واسا آلوزیا بازار کریپتو دمینید. زناشینو روداو زیورخ سوئیسرا. و چیروکی دادوان بو لسپیشال ریپورتی که زناشینو دا میلیونری که کرد لسوئیسرا که با پاره الکترونی با کریپتوکرنسی دولمند بوا. اماش اشتکی نوع خودتان دزانن خلق سازور خریکیتی بلام هیچتاش نادڵنیایی کی زۆر هەیە لەسەرەوەی کە ئەمە دەتوانێت دراوێکی متمانە پێکرا بێ ناچونکە هەر ڕۆژێک بەرز دەبێت و ڕۆژێکیشدا دەکەوێت ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ لەسەر هەڵبژارنەکانی فەڕەنسا وەکو باسمان کرد کە دووسبەی یەکشەممە خولیەکەمی بەڕێوە دەچێت ڕادەوەستین دوای ئەویش کوردێکی شنگالی دەناسین کە لە ئەمریکا ئیشی بەدەستە. زانین شارەزایی لێهاتووی و وردەکاری و متمانە و ئاسوودەیی خزمەتگوزاریەک کە شەن بەشانی هاوشێوەکانیەتی لە دیارترین سەنتەرەکانی پزیشکی چاو لە جیهان لەگەڵ نور بینینێکی جوانتر نۆرینگەی نور کە هەشتەم باشترین نۆرینگەی چارەسەرکردنی چاوە لە جیهان ئێستا لە کۆمەلگای پزیشکی ویلبینگ لە هەولێر.
دۆشاوی تەماتەی ئاڵتونسا. هاودەم لە دیمەنێکی ڕازاوە بۆنی سروشتی تێکەڵ بە نیگای نەسیمێکی دڵفێن سەرنجمان دەبات بۆ لای مەرجان. چای مەرجان چایەکی شایستە و چێژێکی نایابی هەیە. لەگەڵ چای مەرجان کاتەکانمان خۆشتر دەبن. چای مەرجان چای خۆشی ژیانە. ئێمەی خانمان بە ئاسانی لەگەڵ ئاهەنگی ژیان خۆمان ناگونجێنین، بەڵام لە هەندێک بارودۆختە متمانە هەموو شتێکە. لە کۆتاییدا سانتێکم دۆزیەوە کە دەتوانین متمانەی پێ بکەین. چینە نەرمەکەی ڕووسەرەوە کە بە تەکنۆلۆژیای کۆنفیلێدی پێشخراوە بە درێژەی ڕۆژ ئاسوودەی دەدات. کۆنفیلێدی بە داهێنانی چینێکی مژەنەری تایبەت شلاقەتیز دەکات و ڕێگری لە بۆنەکان دەکات. کۆنفیلێدی بە باڵەشلەکانی لەگەڵشتان بە تەواوەتی هەماهەنگ دەبێت. کۆنفیلێدی چونکە متمانە گرینگە. بۆ قژێکی درەوشاوە و شەپۆلدار ئەو قژانەی وا بەهێز دیارن بە نرخێکی زۆر باش و گونجاو. بەرهەمی شامپۆی ئاڵتونسا بە ستاندارد و کوالەتیەکی بەرز بە پێکهاتێکی سروشتی و چارەسەرێک بۆ هەموو کێشەکانی قژ. شامپۆی لیلوز ئێستا لە هەموو مارکێت و بنکەکانی فرۆشتن بەردەستە. سڵاو باشیت؟ هیچ باش نیم، ناتوانم بیخەوێنم. دیسان خەتای دایبیەکانە، ناتوانم دایبێکی باش هەڵبژێرم. دۆزیمەوە. ئێمە شەوانە ئارامەنوین. ئێستا لۆرەی تۆی تاقیکەیتەوە؟ چی تاقی بکەمەوە؟ کۆنفی ناز بۆی باس کردم. ئەفسانەیەکی سروشتیە چونکە زینکی تێدایە. یەکەم دایڤیە لە جیهان کە زینک و لانۆلین و دیپانتینۆلی تێدایە کە بەرهەمی سروشتین و لەلایەن دکتۆری پێس و تاقیگەکانی دێماتێس هایتێکی ئەڵمانی متمانە پێکراوە. کۆنفی گرنگیتان پێدەدەین. ئۆفەرێکی تازە و ناوازە لە ئاڵتونساوە. یەکێک لە شۆربا بەتامەکانی ئاڵتونسا کڕن و هەلی بردنەوەی 25,000 دینار بەدەست بێنن. ئاڵتونسا لە هەموو مارکێتەکان بەردەستە. باسم کرد هەڵبژاردننی فەڕەنسا هەیە دووسپەی حەز دەکەم پێشتر هەندێک زانیاری لەسەر وەربگرن دواتر لەگەڵ میوانێک لە فەڕەنساوە قسە دەکەم هەروەها هاوکارم ماڵاشاڵش لە پاریسەوە لەگەڵمان دەبێت کە بۆ ڕووماڵی تایبەتی ڕوودا و لە پاریسە. یەکشەممەی داهاتوو فەڕەنسیەکان دەچنە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی سەرۆک هەڵبژێرن. بەڵام کەس نابێتە سەرۆک. لە خولی یەکەمی هەڵبژارنەکانی فەڕەنسادا 8 بربژێر ڕکابەری دەکەن. هیچیان ناتوانن ئەوەندە دەنگ بهێنن کە لە خولی یەکەمدا بیبەنەوە. بۆیە ڕۆژی 24/4/2022 کە ئەویش ڕۆژی یەکشەممەیە، دوو بربژێر کە زۆرترین دەنگیان هێنابوو دیسان بە دەنگی ڕاستەوخۆی فەڕەنسیەکان یەکلایی دەبێتەوە کە کامیان دەبنە سەرۆک. هەرچەندە چاوەڕوان دەکرێت ئێمانوێل ماکڕۆن و ماری لوپێن بچنە خولی دووەم، بەڵام دەشکرێت ماکڕۆن بکەوێتە بەرامبەر بربژێرێکی دیکەش. ماکڕۆن لەبەر شەڕی ئوکراینە بەشداریەکی کاریگەری لە کەمپینەکانی سەرۆکایەتیدا نەکرد، بۆیە تیمەکەی ئاگداریان کردەوە. ڕکابەرەکانی گەرم و گوڕ خەریکی بانگەشە بوون. ڕاپرسیەکان دەڵێن ئەم جارەش ماکڕۆن دەیباتەوە، بەڵام برنەوەیەک بە تامی ساڵی 2017 نا. جاری ڕابردوو دوو لە سەرسەی دەنگەکانی هێنا و لە لوپێنی بردەوە. ئەم جارە نیوە زیاتری دەنگەکان دەهێنێ و دەیباتەوە. بۆ ئەوروپیەکان کە وەک خۆیان دەڵن لە خەوی قوڵی دۆستایەتی رووسیا و پوتین هەستاون، گرنگ نییە ماکڕۆن چۆن دەیباتەوە، گرنگتر ئەوەیە کە بیباتەوە، چونکە ئەگەر لۆپێن بیباتەوە خەونی ئەوروپایەکی بەهێز بە سیاسەتێکی هاوبەشی بەرگری ناکرێت ببێتە ڕاستی. بەڵێ فەڕەنسا سەرۆکێکی نوێ یان هەمان ئەو سەرۆکەی کە ئێستا سەرۆکە ماکڕۆن هەڵدەبژێرێتەوە یان هەڵدەبژێرێ دووسپەی یەکلایی نابێتەوە وەکو لە
راپۆرتەکەشدا بینیتان بەڵام ئەوەی کە دووسپەی ڕوودەدات زۆر گرنگە بۆ یەکلایبوونەوەی کە کێ بەڕاستی چانسی هەیە ببێ بە سەرۆکی فەڕەنسا. دکتۆر هەردی مێت لە فەڕەنساوە لەگەڵمە، شارەزای کاروباری فەڕەنسا، مامۆستای زانکۆ. کاک دکتۆر هەردی، دەمێ بزانم لەسەر بەتایبەتی لە مەسەلەی کۆچبەریدا جیاوازی ڕوانگەی بربژێرەکان چییە؟ ئایا گۆڕانکاری گەورە دروست دەبێت، گۆڕانکاری بەرچاو دروست دەبێت؟ بەڵێ ئەم کاتتان باش. لە ڕاستیدا ئەگەر سەرۆک ماکرۆن هەڵبژێردرێتەوە باوەڕاکەم گۆڕانکاریشی ئەوتۆ لە سیاسەتی کۆچ و کۆچباری فەڕەنسا ڕوو بدات. پێم وا دەبێ لەوانەیە ڕێژەی وەرگرتنی کۆچبەر کەمەوە بێ لەبەرەوەی فشاری زۆری ئۆکرانیەکان لەسەر فەڕەنسای ئۆکرانیەکان دێنە بێ ئۆکرانیەکان وەرگیرن داڵدەیان بن شۆنیان بکەنەوە. بەڵام بەگشتی ئەگەر ماکرۆن بێ وتم گۆڕانکاریشی ئۆتۆ ڕووناتە. بەڵام ئەگەر بێت و لە بەرامبەر ماکرۆن ماری لۆپێن کە ئەم ساڵ ئەم جاریان شانسێکی یەکجار زۆری هەیە وە گریمانەکان بۆ واقعیا ڕۆن کە بەدەبێتی جواتی زانستی باسی جواتی زانستی بۆ جواتی زانکۆیی لە کۆڵنیەوەکان وا دەریەکان بەڕاستی شانسێکی گەورەی هەیە لە دەرچوون. ئەگەر بێت ئەم خاتونە دەرچێ بە سەرۆشی ئەم لە فەڕەنسا ئەوە بێگومان گۆڕانکاریشی ڕێشەی لە سیاسەتی کۆچ ڕوودەدات. بۆ نمونە ماری لۆپێن ئەو پێی وایە کە بێ ڕێژەی کۆچ بە تەواوەتی کەم کەمەوەکرێتەوە، زۆر کەمەوەکرێ و فەڕەنسا کۆتایی بە سیاسەتی کۆچ بێنێ. هیچ کۆچی هەر کەسێک کە بە شێوەیەکی ناسایی دێتە فەڕەنسا بگەڕێتەوە وڵاتێکی خۆی، تەنها ئەو کۆچبەرێک ڕێژەیەک دیاری دەکرێت. ئەم ڕۆژێژ ئەشێر کۆچبەری زیاتر ئاگوری بن بە پێی قازانج و بەرژەوەندی فەڕەنسا ئەم خەڵکانە بێنە ژوورەوە. خۆ ئەگەر بێت و بێگومان کەسانی تر هەن زۆر لەوە تۆنترن، بەڵام شانسیان کەمترە. بۆنمێکی وەکو زیمۆخ کە ڕۆژنامەنووسە لە ئەسەڵدا کە ئێستا ئەوش خۆی بەربژێر کردە، ئەو دەڵێ هەر وزارەتێک دروست دەکەم بە ناوی وزارەتی ناردنەوەی کۆچبەران، خەڵکی کە هاتوو لێرە دیانیێرمەوە. ئەمە جگە لەوەی کە خەڵکی شەیەکە لە فەڕەنسا دەژین لێرە لە دایکبوونە، بەڵام لەبەرەوەی ئاسلیان فەڕەنسی نییە، ئەگەر تاوانی بکەن هەڵەیە بکەن مندانیێرمەوە. بەرحاڵ کۆچ بەڕاستی بە شێوەیەکی گشتی پرسیارەکەت گرنگە، پرسیارێکی زەناتە. کۆچ بووەتە یەکێک لە گرەوە هەرە سەرێکیەکانی ئەم هەڵبژاردننی ئەم جارە. باشە، ینی گرەوەیشی یەکجار گرنگە، هەرچەندە نوێ نییە کۆچ بەڕاستی خۆ لە ساڵی هەشتاکانەوە وردەوەدا ئەخەزیێتە ناوکایی سیاسی فەڕەنسی و لە کاتی هەڵبژاردنەکان قسەی لێ دەکرێت. بەڵام ئەم جاریان ئەتوانم لە زیاد لە هەر جاریشی تر خزاوەتە ناو گواری هەموو کاندیدەکان و بە چۆپڕی قسەی لەبارەوە دەکرێت. بەڵێ، ئەوەی کە دەیبینین لە ڕاپرسیەکاندا قسە لەسەرەوە نییە کە ئایا ماکرۆن دەچێتە خولی دووەم یان نە، قسە لەسەرەوەیە کە کێ بەرامبەر ماکرۆن دەچێتە خولی دووەم. باسی لۆپێن دەکرێت کە چانسی هەرە بەهێزی هەیە، بەڵام هەندێک جار هەندێک ناوی دیکەش دێن، ناوی هەندێک بەربژێر. ئەگەر هات و سینناریۆی وەکو دەڵێ هەرە خراپدانرا کەسێک ئەو بربژێرانەی کە دەکەونە بەرامبەر ماکرۆن لە لۆپێنەوە یا هەر کەسێکی دیکە لە خولی دووەمدا، ئەوانە تێگەیشتنیان و هەڵوێستیان بەرامبەر کوردستان جیاواز دەبێ یان چۆنە بە بەراورد لەگەڵ ماکرۆن؟ بەڕای من بەپی ئەوەی کە پرۆگرامەکانیان بخوێنوەتەوە ئاگام لە گوتارەکانیان نەبێ بەرامبەر بە ماکرۆن بۆ نمونە با من لە لۆپێنەوە دەست پێ بکەم بۆ هەم جەنابەت بۆ بینەران زیاتر ڕوون بێتەوە. ئەگەر لۆپێن کە شانسێکی گەورەی هەیە ئەچێتە خولی دووەم ئەس دەزانین، بەڵام ئایا دەبێت بەسەرەوەکەوە بەڕاستیش لەوە سەر گفتوگۆ لەسەرەوە هەیە. ئەگەر لۆپێن دێ بۆ نمونە لۆپێن ئەڵێ ئەگەر من ببم بەسەرۆک یەکەم هەنگاوم دەبێت لە ناتۆ لە فەرمانگەی بڕیاردانی ناتۆ بینێ دەرەوە، واتای بەمانای چی دێ بەمانایەوەی کە دیتر فەڕەنسا نابێت لە ڕووی لەشکرەوە لە ڕووی سەربازیەوە لەگەڵ ئەمریکەکان بچێتە ئەفغانستان، بچێتە عێراق، بچێتە ڕۆژئاوای کوردستان، بڕۆن لە سووریا. ئەمانە بێگومان کاریشی وا بکرێمە کاریگەری لەسەر کوردەبی، ینی فەڕەنسا پاشە کشە دەکە خۆی گۆرمەڵەوەکە وناکرێ لێ نابێ من بچینە بین باشخۆی ئەمریکیەکان و بەشداری شەڕەکانی ناتۆ و هێزە بڵنمەینی ئەو کارە سەربازەکانی کار و چارەکی سەربازەکانی ناتۆ بکەین. ئەمە کاریگەری لەسەر کوردەبێ. وهروە ئەو دەڵێ ئەبێ سیاسەتی دەرەکیمان سیاسەتێک بێ کە زیاتر لەسەر بەرژەوەندی فەڕەنسا بێ و بەگشتی ماری لۆپێن ئەم ڕاستڕەوانە بەڕاستی زۆر سەروەرین سەرزیمانێکی مطلقن بڕوایشی مطلقن بە سەروەری دەوڵەت هەیە. بۆ من ئەوان ئەگەر ئەمانە دەرچن ئەو کاتە بۆ من ئەگەر باسی کوردستانی باشوورتان بۆ بکەم لەسەر ئاستی عێراق کوردستانی باشوور باوەڕ ناکەم سیاسەتی فەڕەنسا پشتگیریشی ئەو توی حکومەتی هەرێمی کوردستان کە لە بەرامبەر بووەغا بۆ نمونە ئەمیشە لەو شتانی کە کاریگەری دەبێت
بەغا ناوەندە بێسەروەری هەبێ بەڵام هیچ وەکو زۆر زیموخ کە ئەوش ڕاستڕەوی تۆنڕەوە بۆ نمونە کە باس ڕۆژنامەنووسە و ئێستا هاتوتە ناوکە مەیدانەوە ئەو هە زۆر خراپتر ئەو یەکێک لە بەڕاستی دۆنێ من جۆمە ڕادەکەت دەزانی زۆر بە ڕوندینی دەڵێت ئاگەر بم بەسەرۆک من لە سیاسەتی دەرەوەمان شتێک نابمێنێ بە ناوی مافی مرۆڤ چکە مافی مرۆڤ و بەها مرۆیەکان یەکێک لە پێکەکانی سیاسەتی دەرەوەی فەڕەنسا بەڵام ئەو دەڵێ من کۆتایی بە مافی مرۆڤ دێنم دوو شت ئەبێ ببێن بە بزوێنەری سیاسەتی دەرەوەی فەڕەنسا یەکەم بەرژەوەندی فەڕەنسا و دەوڵەت دووەمش لۆژیشتی قازانج ینی زۆر ڕوانگەیەکی زۆر ئابوریانی و قازانج و جۆرشانی بۆ سیاسەتی دەرەوەی فەڕەنسا هەیە بەڵام بەرامبەر ئەمان یەکیشی وەک میلانشۆ کە زۆر بەهێزە وش بەڕاستی و ئەم جارە پیان خەڵکێک پێی وایە لەوانەیە بچێتە دەوری دووەم هەرچ من پێمان نییە ئەو زیاتر بەرامبەر کە چەپڕەوی تۆنڕەوە چەپڕەوە زیاتر ئەو لەگەڵ دۆزی کووردا زۆر هاوڕایە و کەسێکە لە ڕابردوودا زۆر پاڵپشتی دۆزی کورد بووە هەم لە باشوور هەم لە ڕۆژئاوای کوردستان و بەڕاستی زۆر جارە زۆر ڕاستەوخۆ هەم بۆ کوردستانی باکوور معنی بە زۆر بە ڕاستەوخۆی پشتگیری کوردی کردووەمانە بەگشتی ماکرۆن ئەگەر بێتەوە بەسەرۆگەم پێم وایە بۆ دۆزی کورد گۆڕانکاریشی ڕوون نادا وەکو خۆی دەمێنێتەوە ماکرۆن پەیوەندیشتی باشە لە کوردستانی باشوور هەم ڕۆژئاوای کوردستان هەیە بەرحاڵەوە بەگشتی گشتی سەبارەت بە دۆزی کورد ئەگەر ماکرۆن بێ وەکو گوتم گۆڕانکاری شتەکان وەخوایان دەمێنەوە سیاسەتی فەڕەنسا جێگیر دەبێ واتە جۆرێک لە بەردەوامیەتی دەبێ بەرامبەر بە کورد بە دۆزی کورد ئەگەر ماکرۆن نەبێ ماغی لۆپێن بێت بەداخەوە پێم ئەو بەردەوامیەتە لە سیاسەتی فەڕەنسی بەرامبەر بە دۆزی کورد لەوانەیە تووشی ناڵێم دابڕان بەڵام جۆرێک لە هەموار دەکرێتە چاکە هەموار دەکرێت سیاسەتەکە هەموار دەکرێت وەلا لەوانەیە گۆڕانکاری بەسەردا بێت باشە گۆڕانکاری گەورەی بەسەردانە بەڵام هەموار دەکرێتەوە شتێک کە بەڕاستی پرسیارە ئەوەیە کە ماکرۆن لەو ماوەی ڕابردوودا بەشدارێکی وای نەبوو بەڕاستی لە مەسەلەی بانگەشەکاندا لەو ڕۆژانەی دواییدا بینیمان کەمێک دیاربووتی مەکەشی لەسەرەوە هۆشداریاندایە چی وای کردە دوای 5 ساڵ هێشتاش چانسی دەرچوونەوەی ماکرۆن هێندە بەهێز بێ ڕاستە لۆ پێن چۆتە پێشەوە بەڵام جاری ڕابردووش ڕکابەری بوو بەڵام هێشتا ماکرۆن بەهێزترە ماکرۆن هێشتان بەهێزە لەبەرەوەی بەڕاستی کۆمەلگای فەڕەنسی ئەتوانام بڵم لە 2007ەوە ئەیانەوەی کۆتایی بە بەو پانتاییە سیاسی فەزای سیاسی فەڕەنسا بێنن یعنی گۆڕانکاریێک لە فەزاییە بکەن چونکە لە ساڵی 1950ەکانەوە تقریبا تا ئەمڕۆ دوو پارتی سیاسی و کاریگەریان لەسەر فەزای سیاسی فەڕەنسا هەبوون لایەکەوە پارتی سوسیالیست لە پارتی ڕاسترە نۆرمال ئەمانە بکایەکان بە تەواوی داگیر کردبوو مۆنۆپۆلی دۆخەکەیان کردبوو بۆیە فەڕەنسیەکان ئەیانەوێت لەمە بێنە دەرەوە ئەم دۆخە بێنە دەرەوە نوێکاریەک بکەن هەم لە دەم چاوەکان هەم لە کایەکان لە حزبەکان بۆیە 2007 کەسێکی وەکو ماکرۆن کە هەڵبژێردرا لەو کاتێ بەڕاستی زۆر سەیر ینی دیاردەیەکی یەکجار گرنگ و مێژووی بچکە بۆ یەکەم جار کەسێک دێت لە دەرەوەی حزب لە دەرەوەی کاری حزبی بنیادی حزبی هەڵبژێردرا ئەمە یەکێک لەو خاڵانێکی ئێستاش ئەتوانم بڵم سەرکەوتوی ئەو شیە کاتەوە ینی فەڕەنسیەکان دەیانەوێت یەکێکی وا هەربمێنێ و من ڕێ لە حزبە کۆنەکان بگرن ئەمەشێک لەو خاڵانە خاڵیشی ترکاوەیە کە بەڕاستی زۆر لە فەڕەنسیەکان نایوێکی بۆ منە ڕاستەویشی وەکو زیموخ یان وەکو لۆپێن بێ بەسەروشی فەڕەنسا چونکەمانە قەرانێکی دیپلۆماسی بۆ ئەو فەڕەنسا دروستەکە هەم لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی هەم لەسەر ئاسی ئەوروپا چونکە فەڕەنسیەکان بەڕاستی زۆریشان لەگەڵەوەیان کە بێ یەکێتی ئەوروپا بمێنێ هێز و ڕێی فەڕەنسا لەگەڵ یەکێتی ئەوروپا چونکە بەڕاست ڕەبەکان لەگەڵ ئەوروپانی بە هیچ شێوەیەکانەوەی کۆتایی بەیشتی نانێ کۆتایی پێ بێنن بەڵامیانوێ بە تەواوەتی فەڕەنسا بێتە دەرەوە و سەروەرەتی خۆی هەبێ بەرامبەر بەیشتی ئەوروپا و تا ڕادێک ئەوەی کە برێکسی ئەوی کە لە بریتانیا ڕۆیشتیشی لەوە بەتە ڕۆمە بەروەها ئەتوانێت لەسەر ئاسی ناخۆش بەڕاستی خۆی لەسەر ئاسی ناخۆ ئەتوانم بڵێم دەرئەنجامی سیاسەتی ماکرۆن سەرۆک ماکرۆن بە شێویشی وەک بۆ شێوە سەرکەوتوو نەبوو بەڵام لە هەمان کاتە فەڕەنسیەکان قەناعەتی شیوانەوەیە قەیرانی زۆر هەبوو لە فەڕەنسا قەیرانی کۆڤید هەبوو قەیرانی شەڕ هەبوو قەیرانی لە سەر کۆنەکەرەکان کە لە پاریس هەبوون ئەمانە کۆمەڵە شت بوون کە زەحمەتی و چەرمەسەریکی یەکجار زۆریان بۆ
ماکرۆن و سیاسەتی ماکرۆن دروست کرد و خەڵک پێی وایە ماکرۆن لەم ڕۆوە شێ بڵێن ناتوانین حکمێکی وای بەسەرابین چونکە ماوەکەی ئەو مامەشی زۆر تایبەت بوو دۆخەکە تایبەت بوو و لە هەمان کاتە بەرامبەر بەمانێکی ئێستا خەریکە سەرەکەون لە هەمان باشترە بەڕاستی هێشتان باشترە کەسێکە لە ناوەندان هەم چەپە هەن بەتەواتی چەپە بەتەواتی ڕاستەوە سیاسەتی دەرەکی سەبارەت بە یەکێتی ئەوروپا باشە لە سەبارەت بە شەڕی ئۆکرانیا زۆر باش هاتە دەست ئەنی ئەم جۆرە شتانە کە لە ئاستی بڵێن تا ڕادێک باشن. باشە زۆر سپاس دەکەم دکتۆر هەردیمێت شارەزای کاروباری فەڕەنسا مامۆستای زانکۆ کە لە فەڕەنساوە لەگەڵم بووی لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکاتی لە فەڕەنسا کە یەکشەمەی داهاتوو بگەڕی یەکەمی خولی یەکەمی بەڕێوە دەچێت هاوکارم ماڵە لەگەڵتان دەبێت لە گەشتەکانی داهاتوودا لە ڕۆژانی داهاتوودا بۆ ڕووماڵکردنی ئەو کاتێک کە ماومە دەچین بۆ ئەمریکا بۆ لۆس ئەنجلس لەوێ کوردێکی شنگالی دەناسن کۆنسۆڵی عراقە 14 ویلایەتی ئەمریکا ئەو کوردانەی لەوێن خەڵکی باشووری کوردستان و عراقیەکانیش کاروبارەکانیان ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەبێیان شوێنی یان عراقەوە هەبێ دەتوانن کاروبارەکانیان لە لای ئەو ڕای بکەن حەزەکەم چیرۆکەکەی بزانن کە هاوکارم ڕۆژزاڵە ئامادەی کردووە. کوردێکی شنگالیە یەکێک لە گرنگترین کۆنسۆڵخانەکانی عراق لە ئەمریکا بەڕێوە دەبات. دکتۆر سەلوان سنجاری کۆنسۆڵی گشتی عراقە لە لۆس ئەنجلس. قۆنسڵیامە بەرپرسەش کاروبارن ڕەوەندە عێراقی لە 14 ویلایەتی ئەمریکی ژمارە عێراقیە البان 14 ویلایەتە زیاترش 200,000 حتا 250,000 کەسا دژی دڵبێرێ. ئامارێکی دروست لەسەر ژمارەی کوردانی ئەمریکا لە بەردەستدا نیە بەڵام هەزاران کورد لەو 14 ویلایەتەدا دەژین کە دکتۆر سەلوان سنجاری کارەکانی کۆنسۆڵخانەکەیان بەڕێوە دەبات. هەندە جارە تەلیفۆنێکیان بۆ من مەتەمەجیم کاب يعني برادرك هاتیە نزانت مثلا عربی باخبێت تا هەندە جارە انگلیزی نزان باخبێت ئەس هەوڵدەم شکلێکی مباشر يعني ئەس هاری کاریاوی بکەم یان گەلک خەلکی هەی هەر هەستێکت کاتب نەوەکی ئیمناهیک و ئەو کەسێ ڕێڤەبەریەوی جیت کات کوردە گەلک جاراژی خو کوردت مەتێن نەکوردت عێراقی نەکوردت باشوور يعني لەک خەلکێکی هەیە کوردی باکۆرە ڕۆژ ئاوا گەلەکەت هەین شوولەکوان هەیە گەل حکومەتێ یان شتێک وسان هەوڵ دەین و هاری کاریەک بوان هەبێت وەکو کوردێک وەکو کەسێکت بێت خزمەتت کەس گەلەکشوان برادرە يعني دەوڵەتی توال بێرینن و نشێن هاری کاریەوە. کۆنسۆڵخانەی لۆس ئەنجلس کاری ڕەوەندی عراقی لە کۆمەڵێک لە گەورەترین ویلایەتەکانی ئەمریکا دەکات و ڕۆژانە سەتان هاوڵاتی عراقی بۆ نوێکردنەوەی پاسپۆرت و ناسنامەی باری کەسێتی و بەڵگەنامەی لەدایکبوون و کۆچی دوایی سەردانی کۆنسۆڵخانەکە دەکەن. ئەس ڕۆژێ 2 جار 3 جار تێمە خارل وێرێ سەحکێمێ دەجارە کامێرە سیرکەم خۆ خەڵکێک هەیە بە بێژم ساعتێک بوری الوێرێ ئەس بینم ئەس ئێکسەران تەلیفۆنت کەم تێمە خار بێژناف کابراە مثلا ئەزت بینمە بە 2 ساعت ڕیشتێ خارج چێ معاملاوی سیرکێ مثلا یان ئیشکالێک هەیە هەندە جارەوان کابرا مثلا کێماسیەک هەیەت ناسنامە نینە یان تەسوێر نینە هەوڵ دەم کو ئەف تەوجیهە یان بچێت بووان کو بشکلێکی باشتر کاری خۆ وەسیم ڕەجا کریسیانێکی عراقی و جێگری یەکەمی کۆنسۆڵی گشتیە. کارکردن لەگەڵ دکتۆر سەلوان بەڕێز کۆنسۆڵی گشتی باشە کەسێکی لێزانە لە بەڕێوەبردن و لە کارکردن ئیتر لەسەر ئاسی بەڕێوەبردن یان لەسەر ئاستی کۆنسۆڵی لە ڕووی دیپلۆماسیەوە پڕە لە وردەکاری بەڵام لە بواری کۆنسۆڵی پیاوێکە خوێندنەوەی زۆری هەیە و ئەمەش کاردانەوەی لە کارکردن و بەدڵنیاییەوە لە خزمەتکردنی ڕەوەندیش هەیە. سوپاس بۆخوا کاردانەوەی هاوڵاتیانیش زۆر باشە بۆ ئێمە کە پەیوەستە بە کارەکەمانەوە. کۆنسۆڵە کوردەکەی کۆنسۆڵخانەی عراقی لە لۆس ئەنجلس کاروباری کۆنسۆڵخانەکە وەکو بزنسێک بەڕێوە دەبات و دەڵێت ڕەزامەندی هاوڵاتیانی عراقی لە پێشینەی کارەکانێتی لەگەڵ هاتنی بۆ کۆنسۆڵخانەکە
سیستمێکی بۆ سەردانیکەرانی کونسڵخانە عراقیەکە دامەزراندووە و کاروباری بەڕێوەبردننی کونسڵخانەکەی بە شێوەیەکی بەرچاو بۆ هاوڵاتیانی عراقی ئاسان کردووە. ئەمە بارودۆخی هۆڵەکە بوو. ئێمە ئەمڕۆ 210 کارمان تەواو کرد. پەیوەندی کردن و ینی 210 داواکاری. ئەگەر ئەم خزمەت گوزاریە بەردەست نەبووایە ڕەنگە بارودۆخیان وەکو ئەمە بواە لە هۆڵەکە. ینی خۆزگە کاردانەوەیان دەبینی کە کارەکەیان تەواو دەکەین. هەندێک خەڵک هەن کە تەنان دەگرین و سپاسمان دەکەن. چونکە هەمویان بە تەمەنن و خانەنیشینی عراقی بە تەمەنن. زۆربیان لە نەخۆشی دەترسن، زۆربیان تێچویان دەبێت لە ویلایەتەکانی دیکەوە دێن و دەبێت هوتێل بگرن. هەر نەبێت ئەبێت 2 ڕۆژ بمێننەوە. ئەمەش هەمووی خەرجیە لەبەر ئەوە ئەم سیستەمە کارەکەی بۆ ئاسان کردوون. هیلاکی ڕێگا و ترسی نەخۆشی و خەرجی لەسەر هەڵگرتوون. لەبەرەوە هەندێک جار خەڵک بەگریانەوە سپاسمان دەکەن. ماڵپەڕ و سیستمی کونسڵخانەی عراقی لە لۆس ئانجلس تەنیا بە زمانی ئینگلیزی و عەرەبی بەردەستن، بەڵام ژمارەیەکی بەرچاو کورد لەو 4 ویلایەتەدا کە کونسڵخانەکە کاروباریان بەڕێوە دەبات بە تایبەتی لە کالیفۆرنیا و تەکساس دەژین. کۆنسوڵی گشتی عراقی دەڵێت هەرچەندە لە پلانیاندا هەیە کە خزمەتگوزاری و زانیاریەکان بە زمانی کوردیش پێشکەشی هاوڵاتیانی عراقی لە ئەمریکا بکەن، بەڵام تا ئێستا کونسڵخانەکە نەیتوانیوە ئەو کارە ئەنجام بدات. حالي حاضر بس از كرد من الفير القنصلية من كاسة وصلينك وشول بكتو بيت فقو هستا كردي همية بس بو جمارات لا جمارة وقت ما دارم قال لك كرداجي بيونديت كر براستي هكا بيوستيك هبو يعني خلقك هي مثلا جداز دا حست كان مثلا طرمي واب بنظام وكردستان يعني مشتك او هاري كاري يعني لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا عراق لە واشنگتن دیسی پایتەخت باڵێزخانە و لە ویلایەتی میشیگن و کالیفۆرنیاش 2 کونسڵخانەی گشتی هەیە. ڕۆژعالی زاڵە ڕوودا و لۆس ئانجلس. ئەمە دیاسپۆرای ئەم هەفتەیە بوو. هیوادارم مژارەکان بەدڵتان بوو بێ. بەشێکی زۆرتان دەزانم بە ڕۆژوو بوون ئێوارەیە شوو دەدەن پێتان خۆشە شتی خۆش ببینن. هیوادارم هەستێکی خۆشی دابێت پێتانم بەرنامەی زانیاری دابێت پێشترین جا هەستێکی خۆش هەر شتێکتان هەیە بۆ هێڵی گەرمی دیاسپۆرا بینێرن. هەفتەی داهاتوو دیسان دەینەوە خزمەت.